سڵاو لە بینەرانی ئازیزی کەناڵی دیمەن و دوو ئەزمموی ئەم جارەمان لەگەڵ هونەرمەندانی ئازیز مامۆستا حکمەت هیندی و کاک ڕزگار زاهیرە. من ناوم حکمت محەممەد سوبحان خان هەندیە لەگەڕێکی چوارباخ لە ساڵی 46 لەدایک بووم. بمبەخشە زۆر بمبەخشە نەمویست بێ تاقەتی بکەم لێم ببوورە ئاغاجان زۆر لێم ببوورە هێرە بمبانی زووە وەڵاشین بۆ ماڵی جەزا باشە چی لاتۆ بمبانی زووە نەخێر و شەڕ بەش نەکراوە ئێوە بوو چۆچن ناوم ڕزگار زاهیر حەمەدە خەڵکی شاری کۆیەم. کاکە جان ڕاز ناکە ئاسێری جلو بەرگەکەی کەن یەک دقە پۆلی چەندی گەر من بتوانم بەدەستی خۆم دڵی خۆم لە ڕۆحما دەربهێنم کەویش گەڵایە. یەک پرسیار لە دوو بەشدار بوو دەکرێت دوو وەڵامی جیاوازمان دەست دەکەوێت. ئێمەی مۆسەقەف گەورەترین بەرپرسین بەرامبەر ئەو کێشانەی ئیمڕۆناو میلەتە. چکەم پێم وایە هونەرمەند لە دایەکی دەبینە کۆی برێ دروست بکرێت. پاشەوە من شتێک بە جوێنەوە هەر کەسێک هەستا و لە دەورێک کابینی ئەخۆخۆ ئەمەیتر زۆر مهمە بۆ نابێ بە مهم. پرسیارانەتان لە شەی نێ هەر کەسێک جار مۆسیقایەکی لێ مۆسیقار نییە. وڵاتی خۆ ئینسانم ئینسانێک قەدر و سەنجی لەناو وڵاتی خۆی هەیە. بچم دیعایە بۆ برنج بکەم برنجەکە بە کەڵک نەیە. بێگومان هەمومان دەستمانەیە لە مەسەلەی پیسکردنی ژینگە. عمقی ئاوەکە نەزانی و دەرپێی مەلە و پێ نەبێ و مەلەش نەزانی خۆڵتە ناوی ئەوە شتی هەر نەبوو. مرۆڤ مرد بەڕای من ئەو کەسەیە کە زۆر لێت نزیکە بەڵام قەت خیانەتە لێ ناکە. ڕاو بۆچوونەکانیان زۆر جیاوازن. پاش کەمێکی تر دەست پێ دەکەین. واللهی کاکە هەوای بە قەی ناکە هەچی نووسی بێ بەس پێم بەڵێ من جواب تێمەوە. سەیرە ئەویشی بارزانێ نازانم. سەرەتا دەچینە لای مامۆستا حکمەت و لی دەپرسین هەمومان جەنابەت دەناسین بەڵام هەموو شتێک لەسەر جەنابەت نازانین. من ناوم حکمت محەممەد سوبحان خان هەندیە لەگەڕێکی چوارباخ لە ساڵی 46 لەدایک بووم. خوێندنی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی و ئامادەیم هەر لە سلێمانی تەواو کردووە. لە 60ەکانە چوومە کۆلیژی هونەرە جوانەکان سەر بە جامیعەی بەغا لەگەڵ هاوڕێکانم کاک ئەحمەد سالار مامۆستا بەدی عەدارتاش مامۆستا عەلی کەریم و زۆر مامۆستای تر. ئێمە دوو هەمووجبین کە تەخەڕوجمان کردو لەو کولیە وەجبەی یەکەم مامۆستا عەلی جۆڵاوی و مامۆستا غازی بامەڕنی و ئەوان بوون. ئێمە وەجبەی دوو هەم بووین. ئەو وەجبەی کەوا ئێمە تەخەڕوجمان تێکرد من مامۆستا ئەحمەد سالار مامۆستا عەلی کەریم مامۆستا بەدی عەدارتاش مامۆستا فەرهاد شەریف مامۆستا تەڵعە سامان پێش ئێمە بە ساڵێ ئێمە ئەو دەورەین و دەورەیەکی هەتا بڕێی ئەکتیڤ بوو چاک بوون. ئیتر هەر کەسەمان لە شوێنی خۆی لە بواری پسپۆری خۆیان جێگای خۆی کردوتەوە. من ناوم ڕزگار زاهیر حەمەدە خەڵکی شاری کۆیەم لە شاری کۆیش لەدایک بوویمە لە 16/1987 خوێندنی سەرەتایم هەر لە کۆیە تەواو کردیە بەڵام دواتر قۆناغی ناوەندی و دواناوەندیم لە هەولێر تەواو کردیە. دواتر لە ساڵی 2003 چوون بۆ پەیمانگەی هونەرە جوانەکان بەشی شانۆ لە کۆیە. پاش 5 ساڵ پەیمانگەم تەواو کرد. دواتر 2-3 ساڵ مامۆستا بووم و تەقدیمی کۆلێژم کردەوە کۆلێژیشم تەواو کرد. لە پەیمانگا بەشی نواندنم تەواو کردەوە بەڵام لە کۆلێژ بەشی دەرهێنانم تەواو کردیە. نزیکەی 18 ساڵە خەریکی کاری هونەریم هەم وەکو ئاکتینگ هەم وەکو دەرهێنان بە زیاتریشی ئاکتینگم کردیە ئەوەندەی کە کارم کردی لە دەرهێنان لە شۆت فیلم و لە کاری شانۆیی بۆ زیاتر. ئینشاڵڵا لە داهاتوو پرۆژە گەورەم دەبێ و فیلمی درێژ وانە لێخوا تەمەن بدا ئینشاڵڵا. لە چەند کاری هونەری بەشداریت کردووە؟ وەڵاهی زۆر نازانم بڵێم لەو کاتێدا بەحدەت نازانم بڵێم ئەوەندە ژمارەی ئەوەندە کارە بەشدارم کردی بەڵام زۆر شانۆی بەشدارم کردیە
زیاتر لە 3-4 دراما بەشدار بوومە درامایی درێژ لە فیلمی درێژ لە چەند فیلمێکی درێژ بەشدار بوومە 6 فیلمم زۆر کردووە بەشدارمەوە ئەکتەرەکەم خۆم وەکو دەرهێنان کارەکان زۆر بەڵای عەدەدەکەی نازانم ڕاستی. ئەم جاریان دەپرسین چ جۆرە کاراکتەرێک هەیە حەز دەکەی ڕۆڵی ببینی و دڵنیای سەرکەوتوو دەبی؟ کەسێک کە هونەرمەند بوو هەڵبەتە هەموو ڕۆڵێک تەقەبولەکە بەڵام منێکی تەمەن 6 ساڵ ناتوانم ڕۆڵی گەنجێک ببینم کە عمری 25 ساڵ بێ. ڕەنگە بتوانم تەمەنی 25 ساڵی بەسەر منە ڕۆشتۆ ڕەنگە هەندێک عادەت و تەقالیدی ئەو گەنجە بتوانم بیکەم بەڵام هەمان کات قورسە بەنسبەت گەنجێکی 25 ساڵی ڕۆڵی کابرایەکی 6 ساڵی ببینێ. ئەمە دیراسەکە بۆچی چونکە هێشتا نەگەشتەوە تەمەنە. ئێمە ئەوەی کە لە پێش خۆمانە ڕۆیۆ بەجێمان هێشتووە هەڵبەتە لە کولی ساڵێکە لە کولی حەقبەیەکە کۆمەڵە تاریخێکمان دەستکەوتووە ڕەنگە بتوانین بەڵام وەکو گەنجێک نییە کە بتوانین ئەو ئەکتیڤە بین و بتوانین هیوار بڵێن یا تەمسیل بکەین یا تەقەموس و شخصیەتە وەرگین. چ کەسایەتێک وڵای ڕاستی بی هەمیشە حەزم لێ کارکتەرێک بەرجەسە بکەم کرد ینی بیرکردنەوەی لەگە بیرکردنەوەی کەسایەتی خۆم دوور بی هەڵسوکەوتی لەگە هەڵسوکەوتی کەسایەتی خۆمیان دژی هەموو ئەو حاڵەتە نەفسی و کۆمەڵایەتیانەی خۆم بیکە خۆم لە ژیانی ڕۆژانە هەمە دەمەوێت دژ بیلەوەی بتوانم کارکتەرێک بەرجەستە بکەم نزیک نەبی لە خۆم ئەوم زۆر حەز لێیە. حەزت لە ڕۆلی خێرە یان شەڕ؟ گرنگەوەیە پێگەی کارکتەرەکە ئەوە داڕشتنی کارکتەرەکە لە ناو سیناریۆکی چەند گرنگە بەلای بنەوە ینی ئەکتەر کە ئەکتەرێکی ئامادە بوو هەمیشە خۆی پەروەردە کرد ئامادەیە بۆ هەموو ڕۆڵێکە بیبینێ گرنگ نێ ینی بۆ نمونە دەورەکە دەوری بۆ نمونە شێتێکە دەورێکە دەورێکی شەڕەنگێزیە یان دەوری کوڕێکی عاشقا یان بۆ نمونە کەسێکی دکتۆرە مهندیسە کارکتەرەکان دەگۆڕێن گرنگەوەیە پێگەی کارکتەرەکەی چەند گرنگە وەک باسم کرد دەورێک بیکە دژی ئەوەی خۆم بی هەنی بیرکردەوەی خۆم. حەز دەکەی ڕۆڵی سەرەکیت هەبێ یان خۆت بچووک؟ ڕۆڵێک نییە سەرشی بێ و ڕۆڵێک نییە لاوەچی بێ هونەرمەندێک هەیە ڕۆڵێکی هەیە. مامۆستا حکمەت وەڵامێکی جوانی داینەوە دەچینە لای کاکە ڕزگار بزانین ئەو چی دەڵێت. گرنگ نییە بەلامەوە ڕۆڵی سەرەکی بیان ڕۆڵی لاوەچی بیان ڕۆڵێکی بچووکیش بی لەناو کارەکە هەمبی بەلای منەوە گرنگ نییە ئەوەی گرنگە بەلام زووتریش باسم کرد لە پرسیارەکەی کرد پێگەی کارکتەرەکەی لە ناو ئیشەکەی قسەیەکێڵێ ئەکتەری گەورە و بچووک نییە کارکتەری گەورە و بچووک نییە بەڵکو ئەکتەری گەورە و بچووک هەیە دەتوانی ئەکتەرێک ڕۆڵێکی زۆر بچووکیش هەبێ بەڵام پێگەی کارکتەرەکەی لە ناو ئیشەکەی زۆر زاڵ ینی بە قووەت بی تۆ بتوانانی ڕۆڵێکی وا ببینی ئیبدائی تێدا بکەی و لە لای بینەران شت بەجێ بێڵێ. ڕزگار زاهیریش بە هەمان شێوە زۆر زانستیانە وەڵامی پرسیارەکەمانی دایەوە. ئەم جاریان دەپرسین هەرگیز هەبووە ڕۆڵێکی سەرەکی ڕەت بکەیتەوە لەبەر ئەوەی کە ڕۆڵەکەت لێنێت؟ ئەوانە با من نە خۆم بڕەنجێنم نە ئەو دەرهێنەر و ئەکتەرێش بڕەنجێنم هونەرمەند ئەگەر نەیزانی دەقێک ئەینی ئەی خوێنیتەوە ئەگەر نەتوانی معاملە لەگەڵ ئەو دەقا بکەی خۆتیش ئەخڵەتێنی دەرهێنەرەکەش ئەخڵەتێنی بەرهەمەکەش ئەخڵەتێنی جەماریش ئەخڵەتێنی لەبەر ئەوە ئەبێ بدانی ئێستا من وەکو تۆزە لەمە پێشبووم باس کردی یعنی ناکونچە من دەوری گەنجێک ببینم عمری 30 ساڵ بێ و قژم بۆ یەکەم و سمێڵم بۆ یەکەم و نازانم چی چونکە ئەداکەم و ئەکتیڤەکەم ئەوە نابەخشێ بەڵام ئەویش ناتوانێت دەورێکی من چکە بەعەزێت ئەتوانێت دەورەکەی من بینێ منیش ئەتوانم بەعەزێت ئەوکەم وەلو من بەسەریان ڕۆشتوم ڕۆژی لۆژان تەمەنەکەی ئەومە بوو بەڵام ئەو تەمەنەکە منێشە نەگەشتووە لەبەرەوە تۆزێ گرانە هەبووە زۆریش هەبووە ڕۆڵ هەبووە پێیان وتومەکە ڕۆڵی سەرەکیش بووە لە فیلم بیبینم فیلمی درێژیش بەڵام هەستم کردووە ئەو کارکتەرە دەکرێت کەسێکی تر باشتر ئەدە ئەو کارکتەرە بکە یان کارکتەرەکە لە تەمەن لە خۆم بچووکتر بێ کارکتەرەکان باشتر بین لەوەی کەم بڕۆم دەوری کارکتەرێک ببینم تەمەنی 20 ساڵ 19 ساڵە پێویست دەکە کەسێک بانکەن خۆی ئەو ڕۆڵە ببینێ باشتر.
کامە دەرهێنەری کورد ڕۆڵی شیاو بە ئەکتەری شیاو دەدات. ئێمە ناتوانین بڵێن ئەکتەری شیا و ئەکتەری ناشیا و بەڵام گرنگ ئەوەیە ئەو دەرهێنەرە کە ڕۆڵەکان دابەخشەکە ڕەنگە هەندێک جارمەبەسی چوار کارکتەر بێ بێوێ بەرزیان بکاتەوە ئەوانی کە هەموو کا بە دەخیل و بەرزبوونەوەی ئەو بەرهەمانە زۆرن و کراویشە بەرهەمەکان خۆی هاوارەکە و مەسیری گەورە زۆر چاکەیە ئەی کاتە کۆمبارس بۆ ئەوەی کەسێک بروسکە لەبەر ئەو کەسەی کە دووشت هەیە تۆ بیرۆکە تەقدیمەکەی یا نواندن تەقدیمەکەی یا فەنتازیات تەقدیمەکەی ڕەنگە لای ئەکتەر هەندێک جار ئەو بێ فەنتازیات تەقدیمکە لای دەرهێنەر ئەو بێ جەمالیاتێک تەقدیمکە ڕەنگە لای دەرهێنەرێکە بێ بیرەکە بگەێنێتتر چۆن ئەگات کە کەسێکی شەیە کۆمەڵێک کەس لە بەرهەمەکەی بروس بکە پاش ئەو من شتێک بەجیێنەوە هەر کەسێک هەستا و لە دەورێکا بینی ئەخۆ ئەمەیتر زۆر مهمە بۆ نابێ بە مهم ڕەنگە لەو ڕۆڵا زۆر سەرکەوتوو بێ بەڵام دوای ئەوە نایبینێتەوە من بیرم نییە وەختی خۆی مامۆستا ئەحمەد سالار یادی بەخێر خۆشەویستم دەورێکی ئەمێ لە جەنابی موفەتیش مدیری المەدرسە ئەو ترۆزی ناوترشیات کاکە لە هەر شوێنێ دەرەچووم ترۆزی ناوترشیات بوو بە شخصێتی من ئەرە وڵات ترۆزی ناوترشیاتە لە حاڵەتێکی کە لە بەرنامە هەلاو نتان بیستووە ئەمە بوو بە مۆرچێک بۆ من بەعزێ کەسێ بە پێکەنینێک یا بە شتێکە ئەبێت بۆ حاڵەتە یاخود بە شخصێتێکە و شخصەتە بەڕاستی کەلناو جەمورە وترایەوە معنایەوە باش پێکاوێتی کە کەسێکیش باش پێکاوی معنایەوە کە ئەکتەرشی سەرکەوتووە ئەوی ڕاستی بی خۆم بەبەر هەموو دەرهێنەرەك نەکەوتوم هیچ کەسێک پێ ڕناگا بۆ تەمەنێکەیەتی بەبەر هەموو ئەو دەرێنەرانە بکەوی کە ئیش دەکە لە وەسەتەکەی بەڵام ئەوانەی من هەتا ئێستا دایاناسم بە نزیک و دوورەوەیان کارم لەگەڵ کردوونەوەوانە تقریبا بیرکردنەوەیان لە یەک نزیکە شێوازی ئیشکردنیشان لە یەک نزیکە ینی ناتوانم کەسێک تهدید کەم بەس ئەوەی لە لای من زۆر گرنگە دەرهێنەر بتوانانی فەزای نواندن بدە لە ناو ئیش فەزای بداتە ئەکتەرەوەی بتوانانی نواندن بکە ئەوەش زۆر کەم دەبینم دوێ کەسێکی مەحدود نییە بڵێم فلانە کەس بەشێکی زۆر لە ئەکتەری کورد ئاگاداری جەستە و دەنگی خۆی نییە پرۆڤە ناکات هۆکار چییە؟ ئەکتەرێک ئەگەر کارامە بێ دیراسی بێ ئێستا من لەگەڵ ڕێزمە هەموو ئەکتەرێکم خۆشەوە هەچی چوە سەر شانۆ خۆشمەوە بەڵام شتێ بە تۆ بڵێم هەر کەسێک جار مۆسیقایەکی لێ مۆسیقار نییە هەر کەسێک جار چیرۆشێکی نووسی چیرۆک نووس نییە هەر کەسە جارێک گۆرانێکی و دەنگخۆش نییە لەبەر هەوە ئەکتەر ئەزمموی هەیە ئەکتەر خوێندنەوەی هەیە ئەکتەر دیراسیە مامۆستایەکە بۆ دەستی گرتووە خۆ من ناچم بۆ حەمام لەبکە سابوونەکە حاضر بێ خۆمی پێشماوە بکەم بە خۆم کاکە ئەبێ ئێمە قیمەتێکی خۆمان بین بەو جەماوەرە تۆ دەورێگەی بە من نەمخوێنە تۆ هیچ نەبێت لە خۆمم بێم حیوار بڵێم یەک درۆ لەگەڵ خۆمەکەم تۆ درۆم لەگەڵکەی سێ ئەبێ درۆ لەگەڵ جەماوەرەکە بکەم شتی وا بووە ئەکرێت پێم بڵێ بووە محتەمەلە بوو بێ بەڵام بەرنامەی ئێستا خەریتەی ڕێگاکە پیشانە کە خەریتەی ڕێگاکە نەسەکە یا ئەو ئەکتەرە یا ئەو دەرهێنەرە نەسەکەی لایە ئەڵێ کاکە ئەمە حیوارەکانی خۆتە لەو بازنەیە مەچۆرە زەروانەیە ئیتر ئیمڕۆ خۆ دەزانێەوە لەسەر مەسرح ناکرێ بەڵام لە کاری درامیا و تەسویرە ئەکرێت تێشێک ناتێکی دووەم تێشی سێم یەکیان ساڵە هەر دەرەچێ ئەو حاڵەتانێ بەڵام من لەگەڵ ئەوانیم عمقی ئاوەکە نەزانی و دەرپێی مەلە و پێ نەبێ و مەلەش نەزانی خۆڵێتە ناوی ئەوە شتیوە هەر نەبوو وڵا بەشێکی پەیوەندی بەوەیە کە کەمتەرخەمن ینی وەتی بەوەیە کە کەمتەرخەمن کەمتەرخەمێکە دەگەڕێتەوە بۆەوەی پێیان وایە زۆر کەس ینی کە ئەیدوێنی پێی وایە ئەکتینگ شتێکی زۆر ئاسانە نازانم ینی یەک لە کارە قورسەکان لە دنیا مەسەلەی ئەکتینگە ینی ئەگەر بڕۆی شێرش بکەی دومین ئیش لە دنیا لە دوای ئەوانەی کە لە مەسەلەی کانە خەڵۆزیەکان لە ژێر زەوی ئیش دەکەن
دواتر دومین ئیش لە دوای ئەوە ئەکتینگەکە لە دنیا زۆر قورسە بەڵام لێرکەن هەرچی یعنی هەر کەس پێی وایە کە کەسێک دەبینێ توانایەکی باشەیە کە سەیری دەگوت دەزانێت توانایش لە خۆی دایەوە ئەکتینگ زۆر ئاسانە بەڵام بەو شێوەیە نییە مەسەلەی ئەوەش کە بۆ پەرە بە دەنگ و جەستەی خۆیان نادەن زۆربەی ئەوەی کە دێنە ناو مەجالەکەی بەڕاستی خەڵکی ئەکادیمی نین خەڵکێکن حەز و خولیان هەیە ڕاستە کەسی هاویشەیە خاوەن بەهرەی زۆر باشە چکەم پێم وایە هونەرمەند لە دایەکی دەبینە کۆی برێ دروست بکرێت کەسێک کە بە هونەرمەندی لە دایەک بوو تۆ توانین دەستی بگری توانی خۆشی بەشێک دەبی لە پرۆسەکە بۆ بتوانانی خۆی پێ بگەێنی کامە فیلمی کوردی سەرنجی تۆی ڕاکێشاوە هەر ئیشێک بێجگە لەو شتە گەورانەی کە کراوە لە ژاڵە و خولە پیزە و گەردەلول و زۆری تر کە کراوە ئێمە مدەتێکە سینەمامان نەبووە تەقلید دەکەین تا ئێستا بە کامێرای مناڵێکی ئەوروپی تەسویری دراماکەین واتە تەقنیات لەم دۆ ڕۆژێ لەم چەند ساڵەی ئایندا هاتووە مەسەلەن ئێستا گە لێم پرسێرێ مۆدرین کەی تەواو بوو ئەڵێم پاژنیوڕێک سەعات 3 شانزەی مارتی ساڵی 1972 کۆتایی بە مۆدرین هات دویان بەپرسی چۆن کۆتایی پێ ئەڵێم بینایەکە بوو لە ئەمریکانە لە میزۆری بیناکە مۆدرین دروستکرا بۆ ڕووخاوتیان ئەرە وڵاتر مۆدرین تەواو پۆست مۆدرین هاتە پێشەوە ئێستا مافۆقە پۆز مۆدرین هەیە من هەر کەسێک ئیشێک بکات ئەو ئیشە نواندن بێ ئەو ئیشە وێنە کێشان بێ چیرۆک بێ شعر بێ هەست و نەستی کوردایەتی و قەومیەت و خاک و ئەرز و ئینسانیەت بجوڵێنێ لای من گەورەیە بەرزە وڵی کارێکی وان نییە پێم بڵێ ینی بەلای منەوە پێ زۆر پێفێکرد بڵێم ئەو فیلمە ینی هەنگاوەژی هەنگاوی زۆر باشەیە فیلمی زۆر باشەیە دەنهێنەری زۆر باشمانەیە وڵا فیلمێک نییە میان تعدیدی کەم بڵێم فلانە فیلم زۆر باشە و هەنگاوەکی زۆر گەورەی ناوە واتە هیچ فیلمێک سەرنجی ڕانەکێشاوی با فیلم هەیە سەرنج ڕادەشەشی دەوانێت لە حەزەیەک لەناو فیلمەکە سەرنج ڕادەشی یان دیمەنێک یان بەشێک لە فیلمەکە یان چیرۆکی فیلمەکەی سەرنج ڕاکێشی بەڵام ئەمە باسی کۆی پرۆسەکەی دەکەی فیلمێکنی بڵێم قەبزەیەکی زۆر گەورەبی بڵێنەوە شتێکی زۆر گەورەیە و فیلمی کوردی لە قۆناغێکەوە بدێتە قۆناغێکی تر لە نێوان حەسەن عەلی و بەهمەنی قوبادی کامیان هەڵدەبژێری من لەگەڵ هیچیان ئیشم نەکردووە بەهمەنی قوبادی مەستی ئەسفەکان و مەجموعە ئیش کە هاوکاری کرابوو و لە مەهرەجانەکانە دەرکەوت بوو ئیشی کرد ئەوەی بەهمەنی قوبادی بۆ یەکە زۆر جیاوازەوەی حەسەن عەلیەکە دوو جێگای زۆر جیاوازن دوو کوردی زۆر جیاوازن دوو بۆچوونی زۆر جیاوازن کامیان زیاتر بتوانێت خزمەتی هاوڵاتیان و کورد و نەتەکە و قومێتی خۆی بکە ئەویان لە پێشتر بەلام لەو کاک بەهمەن زۆر باشە دەرێنەرێکی زۆر باشە کاک ئەسەنیش بە هەمان شێوە سەدەم کاک ئەسەن لە نزیکەوە باشتر دەیناسم یعنی هیچ کۆنتاکتەکەم بە کاک بەهمەن نییە هەردوو کەنگاوی زۆر گرنگجیان ناوە چکە کاک ئەسەنیش زەمەنەکە تەمەنەکە لەو مەجالە ئیش دەکە بەڕاستی تەسعی زۆریشی دەیە بڵێم کامیان نازم هەردەبی یەکیان هەڵبژێرم بەڵێ حەسەن عەلی لە کامە کاری خۆت پەشیمانی زۆر ناڵێم تاوانە زۆر هەڵەییە زۆر کاڵفامیە ئینسان کە دەورێکی بینی قەناعەتی کولی پێنەوە بێ و دوای پەشیمان بێتەوە مادەم تێکەوتم عەیبە لێی پەشیمان بووم بەڵام ئەو پەشیمان بوونەوەی خۆم کارکتەرەکەی مقابلم ئەیسەلمێنێ من ڕەنگە ئەکتەرێکی چاک بم یا ئەوەی مەقابلم ئەکتەرێکی زۆر چاک بێ من ئەو دابکشێنمە خوارەوە یا یەکێک بێ من دابکشێنێتە خوارەوە شتی وا زۆرە لە درامەکانمانە مەقابلێکی بۆدا ئەنێ لاوازە تۆ ئەکا بە بڵێن بە پشت پردێک بەسەر تا تێپەڕێ ئەوە زۆر شتە لە هینەکانە وەکو لە پێشا بۆم باس کردی
چوار کەس ئەکتەرێک یا دەرهێنەرەگەوێت چوار کەس بروس کا لە بەرەمەکەیە ئەوانی کاکا بە هامیش بۆ بەرزبوونەوەیەوە زۆر کارەیە زۆر کارێ لێ پەشیمانی بەو مانایە کە هەستم دەکەم بتوانی زیاتر بکەم یان بە تماعک چوومە ناو کارەکەی تماعی گەورەم هەبووە ئەو تماعە نەگەیشتم ئەو تماعی کە خۆم دەمەوێت لەو ڕۆ دەنا ینی پەشیمانیم لەگەڵ هیچ کاست و لەگەڵ هیچ دەرێنەرەکە ئەوانەی ترەوە ئەزمونە ئێمە بیرمانەتی ئینسان لە ژیانیدا کە ئیشێک دەکات سەرکەوتووە یان ئیشێک ناسەرکەوتووە هەردووچیان ئەگامانزیانەویش مەسەلەی فێربوونە ئینسان ئەزمون دەکات لەوەی فێربی شتێکیش مادە مەسەلەی فێربوون هەردوو کاریەک ئامانزی هەیە پێویست ناکە ئینسان پەشیمانی بەڵام پەشیمانی وەکو وتم بەو مانایانە بەڵام پەشیمانم لەوەی ئەمتوانی باشتر بکەم نەمتوانیە داوای کاری ڕێکلامیان لێ کردویت؟ یەکێکم لەوانەی حەزم بە ڕێکڵام نییە و قەتیش نایکەم من بچم دیعاە بۆ برنج بکەم برنجەکە بە کەڵکنەیە بچم دیعاە بۆ کرێنێس بکەم و بە کەڵکنەیە شتی باش ڕێکڵامی ناوێ جەمال خۆی کڕێ پێویست بە دەڵ و زەرنانیان ناکا بۆی لێ بم زۆر ڕێکلام کلیپ دووسێ ئەزمموی ڕێکلامی شمەیەک لە ڕابردوو بەڵام خۆم حەز بەکارێ ڕێکلام ناکەم ڕاستی چکە پێم وایە ئەکتەر هەرچەندە لە ڕوو لایەنە بزنسیەکەیەوە زۆر باشیانی زۆربەی ئەکتەرانی دنیا لە دەرهێنەر ئەکتەران ئەو شتانە دەکەن ئەکتەرەکان ینی کارە ڕێکلام دەکەن بەڵام خۆم حەزم لێ نییە چکە پێم وایە ئەکتەر فەیسی دەسوێت لە مەسایلی ڕێکلام تو بەردەوام لەسەر شاشە بی ڕۆژانە ینی زوو ڕێکلامێک بۆ شتێک بکەیت وای لێ دەبینێت ئەو تام چێژەی لە فەیسی تو وەرناگرێک لە درامایەکان لە فیلمێکان دەبینیت چ جۆرە درامایەک بینەری زۆر دەبێت؟ ئەو درامایە ئەچێتە ناو خەڵک ئەو خەڵکە مشکیلە هەست نەست خۆی تا بدۆزێتەوە بەڵام میلەتەکەی ئێمە زیاتر لە هەموو کاتێک پێویستی بە کۆمیدیا هەیە چکا زۆر دەمێکەگری ئێستاژەگری ئێستا کە من قسە بۆ تۆ کەم میلەتەکەی منەگری ژیرفانی بەتاڵە نانی نییە ئاوی نیە پڕۆژە وەستاوە گەنج بەتاڵە ئەسوڕێتەوە دوکانی کافتریەکان پڕ بۆ لە نێرگەلە و حەشیشە و شتی هایڕۆین چێ بەرپرسە من هەموو کەس بەرپرسرم چکە مادەیەکم لێ بتوام نەسیحەتیان کەس ژۆم لێ ناگرێت ئێمەی مۆسەقەف گەورەترین بەرپرسین بەرامبەر ئەو کێشانەی ئیمڕۆناو میلەتە ڕوئەیە بە تەمسیل عەرزەکەین بە شیعری نووسین بە دراما جێبەجێەکەین بە مۆسیقا ئەیلێن ئێستا گە تەماشای ئەم گۆرانە تازانە بێنە هەمووی شیعرە و ئازارە و هەستە و میلەتی ئێمەش زۆر کەم هەڵپەرچی ئەمانەی تیامەوە هەمووی ئازاریە گەنجمان هەمووی ئەگری من چی بکەم بۆی پێ بکەنێ ناهیچم لە دەسانیە بەس ئەو ڵێم ئێوە هەر گەورن گەنجانی ئەم شارە هەر بە قوتن تەحەموول بکەن هەموو کاتێ ڕۆژ هەر لێەوە هەڵێ و هەر لەوێ شو ئاوا بێ هەموو درامایەک ئەگەر سیناریۆیەکی و لە ڕووی بابەتەوە یان سیناریۆیەکی زۆر بەهێزی هەبی زۆر جوان کارکتەرەکان بنیادنرا من لە ناو تێکستەکە لە ناو سیناریۆەکە هەر ژانرێک بی بە من دەڕواتە ناو خەڵکەوە واتە بابەتی دراماکان چۆن بێ سەرکەوتووتر دەبێت؟ بەڕای من زیاتر ئەو شتانی کە کێشەی کۆمەڵایەتین گرفتی کۆمەڵایەتین چونکە میلەتی ئێمە گرفت و کێشەی کۆمەڵایەتیمان زۆرە حەزت دەکرد جگەلەو پیشەیە چ پیشەیەکی ترت هەبوایە؟ کێشەکەم لەوایە من لە دوو وارە هونەرمەندە هونەرمەندێکی شێوەکارم کە شادەم تیاوەرگرت و هونەرمەنجێکی شانۆکارم کە مامۆستانی زۆر گەورە فێریان کردوم چ پیشەیەکی تر وەڵا خۆم ئێستا مامۆستام لە بەشی شانۆی پەیمانگەی هونەرە جوانەکان بیرم لە پرسیارەی نەکردەوە لە ژیان هەر حەزم لە کارەکەی خۆمە چونکە من کاتی خۆی زۆر حەزم لە بەشی شانۆ بوو قسم تەواوی کەم من لە پۆلی 5 و 6 تەوەستەوە گەڕامە خۆی لە پۆلی 3 توانیت و تەقدیمی پەیمانگەی هونەرە جوانەکان بکەین بەڵام من لە پۆلی 5 و 6 گەڕامەوە ئەو کاتە بوارەکە لۆم ینی کاتەکە نەڵە حسابەکە بتوانم تەقدیم بکەم ڕێگریم هەبوو بەڵام دواتر ئەو حەزەوای لێ کرد هەر بێڕێمەوە
نازم جگە لە کارە هوەریەکەم و مامۆستایەتەکەم کە هەر پەیوەندی بە هوەرەوە هەیە بڕاتە بیزیشکاش نازانم ینی نازانم فیزیشکە بکەم هەر ئەوی شەمەڵ دەبژاردەوە گەجارێکی کەش دەستم پێکردەوە. لە نێوان ئەو 5 درامایەدا دواشەو، چەرخ و فەلەک، گورگەکان، کەوەکانی قەرەچووخ، گەردەلوول، تۆ کامیان بە سەرکەوتوو دەزانی؟ ئەمە کۆمەڵێک کارن. گورگەکان کۆمەڵی حاڵەتی پیشانی ئێمە ئەکتەر جوان بوو، دەرهێنەر جوان بوو، بەڵام لەگەڵ فکرانیم عەسابە دروستکەم. کەوکانی قەرەچووخ تاریخێکی جوانی مامۆستای کۆچ کرد و تەڵعات سامانە، فەخر و اعتزازی پێوەکەم. گەردەلوول کاک جەلیل و ئەو کۆمەڵە هونەرمەندەی کە ئیشان تیا کردو، ڕۆڵێکی سەرکەوتوو تاریخێکی گەورەی شۆڕشی نوێ تێکۆشانی ئەو خەڵکانە ئەو شەیدانە ئەوە تاریخی منە گەورەیە. چەرک و فەلەق و دواشەو جێگای خوانی کردوتەوە چاک بوو، بەڵام بیرۆکە واتە دەق زۆر مهمە. کێشەم نییە لەگەڵ ئاکتەرەکان، کێشەم نییە لەگەڵ نواندن، لەگەڵ دەرهێنەر، ڕەنگە لە دەقەکانە قسەم هەبێت. بەڵام پێم وایە لە هیچی ینی هەمویان کۆمەڵێک کێشە و گیر و گرفتی تێدا بنە ناو کارەکان و لە بەشێکیان خۆم ئەکتینگم کردی بەڕاستی. وڵا هەموو لە یەک ئاستان ینی نازم تقریبا ینی گەردەلوول لە کاتی خۆی ئەزمونێکی زۆر زۆر جوان بوو بمانەوێ کە دەڵم لە یەک ئاستان بۆ مانایی ناکە دەرهێنەرەکان ئاستی بیرکردنەوەیان لە یەک ئازدابی ینی بمانەوێ نەمانەوێ مامۆستا جەلی زەنگەنە ئەزمونێکی زۆریە لە مەسەلەی دروستکردنی فیلم و درامایە بەراورد ناکرێت بە هەندێک دەرهێنەرەکانی کە چکە لەوانەیە ئەوان ئەزمونیان کە هەیە ئەزمونی یەک کاری هەیە هەیە ئەزمونی دوو کاری هەیە. گەردەلوول بەسەرهاتێکی خۆشی خۆت بجێڕەوە. یادەوەریەک ئەژێرمەوانێ کە لە هەولێری دێرین بە سەرمان هات، پیسکەی تەرپیرمان تەقدیمە کرد. بەڕێز مامۆستای گەورە و خۆشەویستم ئازیزم، لیرەکانم سنووقەشی پێبوو. ئەو سنووقە کۆمەڵێک خۆشەویست کە ئەوانە ئەو شتیان کرد، ئەو بەڕێزانەوەکو حەمەد سێقی محامی، مامۆستا حسێن عارەو، دکتۆر نافع بەڕەحمەوە بێ، ئەوە زۆری تر بە ناوەکان نەڵێین، چوو بۆن شتێکی خراپیان خستووە ناو سنووقەکەەوە پێمان نەزانی. مامۆستا ئەحمەد سالار جاران ئەوە باوشی بە سنووقە لیرەکانم کوولەکەی ڕۆ ئەم جارە لیرەکانم خۆ بۆ چوانیان وتم نەوزاد مەجی یادی بە خێرتم نەوزاد چیە مەسەلەتی بە خۆشتێکی پیس لە نوێنەکەیە بۆ هین ناکە چی بکەین؟ هەموو پێمانزانی بوو پێکەنین. سەعات و نیوێک بوو پیسکەی تەرپیر بە 3 چارەک تاوامان کردنی هاتی بتەوە بوو، نەمانتوانی بەردەوام بین. قەفڵەکەیشی لای من بوو، 3 مەرشەدمان لێ پەڕان و تاوامان کرد، بەڵام ئیتر نەمانتوانی جارێکی کاریم بکەین. لە ژیانی خۆم جارێک لەگەڵ داکم ڕۆیشتمە بازار، داکم لە تەمەنێکی زۆر پیردایە، نازم شتێکی لە دوکانێک زۆر بیرم نەمایەوەتی ئەو شتە بە چەندەوە کابرای دوکانداری بوو، ئەوش گوتی بە 30,000. داشم گوتی لۆوا گران چلت دەدەمێت دەنجێژ مەکە 40,000. کابرا خۆی دیگۆ 30,000، ئەو گۆتی 40,000 گوت وڵی دایەگەرە بێ لە ناویشە هونەرەکانمان سپۆنسەری نام بکەین مەمنونی تی دەرین قەت بوو جەمانە دەمە لێ ناوڕێوە ڕاستی مە داوای سی بکەینە دوو چلمان دێ. ئەگەر هەموو شتێکت بۆ دابین بکرێت لە هەندەران ئامادەی وڵاتە جێبێڵی؟ شیاکەکەی گەورێکی کوردستان هی وڵاخێک بە هەموو دنیای ناگۆڕمەوە 20 ڕۆشتمایە 1000 جار ڕۆشت بوو. قەت بیریشم لێ نەکردەوە وڵاتی خۆ ئینسانم ئینسانێک قەدر و سەنجی لەنا وڵاتی خۆی هەیە
هاو زمانی خۆی هاوشاری خۆی قەت ڕۆژێک بیر جارێک ویستم بڕۆم بەڵام لە ڕێ پەشیمان بۆ گەڕامەوە لێ قەت دوای ئەوە زۆر مناڵی تەمەنم 16 ساڵ بەو کاتە لەو کاتە قەت بیرم لێ نەکردەوە پێم ئیسان ناو کەس و کار و ئایلی خۆیدا بژی زۆر باشە. لەگەڵ سۆشیال میدیا چۆنی؟ هیچ سۆشیال میدیایەک ڕەفوچ ناکەم هەر کەسێک پێویستی بە من بینێکم بەڵام هەندە جار حاکمانەکەن و هەندە جار جنەوەمان پێن گرتنیان ئازابێ هەڵبەتە سەقەت بوونێکم هەیە بۆی جنەوەم پێێن من خۆم تاوانبارم ئەو گرتنی ئازابێ. بەڵێ چی و چی بەکاردەهێنی؟ ئینستاگرام بەکاردەینم فەیسبوک تیکتۆک بەکاردەهێنی؟ نەوەڵا هەر نازانم چیە هەر بەکاری ناهێنی؟ هەر بەکارێنێنم نازانم چیە. حەز دەکەی ببی بە بەڕێوەبەری کوێ؟ من لە مامۆستاییەوە بوومەتە بەڕێوەبەر 14 ساڵ بەڕێوەبەری پەیمانگای هونەرە جوانەکان بووم و 8 ساڵ سەرپەرشتیاری پسپۆڕی ئەقدەم بووم بەڵام ئەگەر بمکەن بە هەر شتێک دەسەڵاتی تیانە بی دەفرس قەڵب ناهێنێ کەڵێم دەسەڵات لێم تێبگە من ئەەکەی بە بەڕێوەبەر کەسێک دانەیەکەی بە بەڕێوەبەری من و هیچ ناکە نەبم باشتر. وڵی حەز ناکەم بمە بەڕێوەبەر ڕاستی حەزم لە بەرپرسیارەتی ڕازگۆ بم لە ژیانمدا زۆر جا پێشنیارم بۆ کراوە لە شوێنێک بمە شتێک یان مەسول بەشێک یان شتێک ڕەتم کردیتەوە ڕاستی هەز دەکەم مەسەلەی بەڕێوەبەری و مەسەلەی ئیدارە کەسێکی هونەری بی ناتوانێت ئیدارە بەڕێوە بە ئەو ڕئی منە چونکە تاقەی دەکوژی. مرۆڤی مەرد چێیە؟ مرۆڤی مرد ئەوەیە کە خاکەکەی خۆی چاک خۆش بوێ ڕێزی هەبێ بۆ دایک و باوکی و ڕێزی هەبێ بۆ میلەتەکەی و لە هەموو کە زیاتر خۆبەخش پێ بووی. مرۆڤی مرد بەڕای من ئەو کەسەیە کە زۆر لێ نزیکە بەڵام قەت خیانەتە لێ ناکە. تا ئێستا لە چ شتێکی ژیانت پەشیمانی؟ پەشیمان نیم لە هیچ شتێکی ژیان پەشیمان نیم بە فەقیری بە هەژاری بە زوڵم لێکراوی پەشیمان نیم بەڵام من تەمەنم حدودی 73 ساڵە بڕوان پێ بکەم 73 ساڵە من ئازارە چێژم پەشیمان نیم لێ کوڕم هەیە فەخریان پێوەکەم مەدالیای سەرشان من ئەو تەلەبانەی کە تەخەڕوجیان کردو ئێستا ئەکتەری گەورەن ئای لەو مەدالیا گەورەکەیکەن بە سنگما ئای لەو تاجە گەورەیەکەیکەن بە سەرسرم بە زۆر شت ینی شتێکی ناتوانم شتێک ینی تحدید کەم بڵێم لە فلان نەشت بەڵام زۆر شتە بۆ لە ژیاندا حەزم کردووە بەو شێوە بێ یان باشتر بێ یان پێی بگەم کۆمەڵک شتێ لەوانە پێی هەستم کردو پێی گەیشتمە بەڵام ئەو شتە نەبووە کە خۆم ویستومە تەمان پێی پەشیمانم. خێزانەکەت لێت ڕازیە؟ خێزانەکەم زۆر بەسە زمانە و هاوسەرێکی زۆر خۆشەویستی منە زۆرم خۆش ئەوێ چونکە ماڵەکانی بۆ پەروەردە کردو هونەرمەندی بۆ پێگەیانم ئالم ماڵە کوڕێکم هەیە ئوستازە لە کۆلیجی هونەر خێزانەکەشی هەر ئوستازە لە کۆلیجی هونەر خەریجی بەریتانیان هیچ کەم هەیە لە تەلەڤیزیۆنە مصورە لە ئەعلامیشەکە و خەریجی مەحەدن هەموو عایلەکە هونەرمەندە یعنی ڕێچەکەمان نەسڕیوەتەوە گەورەیش گەورەی خێزانمە و لێرەوە چای ماچەکەم. کاکە ڕزگار خێزانداریت؟ ئەمەڵێ لە خێزاندارم. خێزانەکەت لێت ڕازیە؟ زۆریش. ئەی تۆ لە ئەو ڕازیت؟ تاکیت زۆر. ئەو جلت بۆ هەڵدەبژێرێت یان خۆت؟ بەخوا من لە جلا پەرپوتم واللهی هەچی بێ لە بەرێکم ئەوەی سەوتی کاکە ئەو قەمیسە وتوو بەخوا حەزم لێ نییە خۆم بەرم کردو تاوە ئەو زۆر حەزەکە ڕێک و پێک بم بەڵام بخوا من کەم تەرخەمم زۆر تەداخلی ئەو شتانە ناکە ڕاستی ئەوە خۆی دەزانم لە وەسەتەکەم چی پێویستە چی پێویست نییە ئەو زیاتر من دوو منداڵمانەیە دوو کوڕم هەیە زیاتر خەریکی وانە و مامۆستا شەدەوانی هەیە زۆر ناپڕژەینە سەر ئەو شتانە. غەدرت لە چێ کردووە؟
بەخوا ڕەنگە غەدرم کردبێ بەڵام وەڵاهی غەدرەکە مەسەرەن بۆ بەڵگە کاتی خۆی من مدیری مەحەدی فنوونی جەمیلە بوو مدیری مەحەد فنوونی جەمیلە کەسێک هاتووە خۆ دەزانی لە مەحەدی فنوونی جەمیلە لیژنەیەکێ ناوی لیژنەی شێوەکارە لیژنێکێ ناوی لیژنەی شانۆیە لیژنەیەکێ ناوی لیژنەی مۆسیقایە هەرێکە لەو لیژنانە ڕئیس لیژنەیەک و 4 مامۆسای هەیە تەکلیفی لە من کردووە ئێستا نا لیژنەکە ئەڵێ حکماندی وەری نەگرتم لە مەحەد وازانێ ڕەنجانومە ئەگەر ڕەنجانەکەی من ئەوەیە بەخوا هیچ کنێ چونکە من تەلەبەم وەرنەگرتووە وتمە بەڕێز مامۆستا ئەنوەر قەراخی ئەو تەلەبێ هاوکاری بکە بەڵام قەت مامۆستا ئەنوەر قەراخی فەزڵی تەربەیەکی خراپ نەیەوە بەسەر تەلەبێکی باش وڵای بیرم نایە غەدرم لە کەسێک کرد بە دەکرێت لەوانەیە قسەیەکم کردوێ کەسێک پێی دڵگران بوو بێ ینی پێی وا بووە بەڵام بە غەدر بیرم نایە غەدرم نە کەسێک کرد بێ هەر کەسێکی غەدرم لێ کردووی وادارم پێم بڵێ بۆی داوای لێ بردننی دەکەم بەس خۆم بە بیرم نایە غەدرم لە هیچ کەسێک کرد بێ چەند جار ژینگەت پیس کردووە زۆر کاکە زۆر ژینگەم پیس کردووە ڕاستە و قسەیە وەڵاهی ژینگە پیسکردن ئێستا هەر لە ماڵی خۆمانە جاری وایە دانیشم ماڵەوە پێم ئەڵێ بڕۆ جارە دەستی بشۆ نەخۆشی لارە جاریوە لە بیرمە چێ جاریوە بە زۆر ڕەمە چەند دەستم شون ئەوە ژینگە پیسکردنە کاکە و ژینگەی ماڵی خۆمانە پیسەکەم ئەگەر بەبێ دەستشم چم نام خۆمیا حاڵەتی ئەینجا بۆ ژینگە پیسکردن نێچێکم لەوانەیە قەت ناچمە دەشت و دەر هەتا ژینگە پیسکەم سەیرانیش خۆ دەزانی ئەو شوێنانەکەینش حاڵەتی خۆی پاچێکاتەوە بێگومان هەمومان دەستمانەیە لە مەسەلەی پیسکردنی ژینگە ئیسمالی بە دەرنێن ڕازگۆ بی ئەنێ ڕۆژێک ینی ساتێک لە ساتەکان دەبەیەکا لە ناو سیارەکەمان فڕێماندابی کلێنسێک ئەلاگەیەک کەواتە پیست کردووە بێگومان کەسێ بڵێ نەم کردووە بەڵام ئێستانە ئێستا عادەتەن ئەلاگەیەک ناو سیارەدا دەنم ئەگەر شتێک دەخۆی ئیسانتوان ناو ئەلاگەک بە دواتر کە گەیشتە و شوێنی مەبەستە و ئەو شتانێککە پیسن هەریداتە ناو شوێنی مەبەست و تەواو فڕیدا چەند کەست ئاش کردوتەوە من قەت کەسم عادز نەکردووە بەڵام هەندێک جار قسەی زۆر ناشیرن پێوتراوە لە دڵما کارەکە کە شایستەی ئەوە نیم بڵێ ئیتەقی شەڕەمان ئەحسەنتە ئیلەی لە شەڕی ئەو کەسانە خۆت بپارێزە کە پیاوەتیان لەگەڵەکەی من کەسم نەڕەنجانەوە کەسی ناڕەنجێنم هەتامێنم خۆمە ڕەنجێنم بەڵام ئەی خەڵکت ئاشت کردوتەوە زۆر قەت نەمیستۆ ڕەفیق لەگە ڕەفیق حەقەیە بەڵام من ڕەفیقێکم ئێستا تقریبەنەوە ساڵێکە هەر حەز ناکەم دەم و چاوشی بینم بۆ زۆری عەزیزە ئازارێکی زۆر گەورەیە زۆرش پیاوتیشمەوەی بوو خەڵکم ئاش کردێتەوە وەڵا زۆر خەڵکم هەیە ینی لە شتانە باشم بۆ نمونە کەسێک لە کەسێک تووڕە بێ بزانم ینی مەوزوعەکە ئەوە نایانی چکە ئینسان وایە تەبیعەتی ئینسان وایە جارێ لەسەر شتی زۆر کەم لێک تووڕە دەبێت شتەکە ئەوەندە ژنانی ینی ژیانیش ئەوەندە نانی ئینسان لەسەر شتێکی کەم دری بەرامبەرەکەی پڕەنجێنی یانی لە بەرامبەرەکەی عادز بی زۆر جار کە شتانم بیستیان لە مابینی برادەرەکانم ینی هەوڵم داوە ئاشتیان بکەمەوە یان بردوم نەتەوە ینی برادەرە بۆ لە برادەر عادز بووە بۆ نمونە کە دایکی نەخۆش بوو یان کەسێکی لە عایلەکەی نەخۆش بووە هەوڵم داوە دەستی و کەسەم گرتووە بردومە بۆی بردومەتە ناو عایلەکەی لەوەی توان و ئاشتەوایە دروست بیتەوە ینی چینیان بەرامبەر خەڵکت ئاشت کردوتەوە زۆریش لە ناو خەڵکی بەچی بەناوبانگی وەڵی هەر پێم بڵێن حیکە لە هەموو شوێنەکانە مامۆستا حیکمەت حیکە ئەی ناسناوی هیندی بۆچی دەگەڕێتەوە ئەو هەندیە گەڕێتەوە بۆ باپیرە گەورەم وەختی خۆی کە وەختی خۆی بە حرب هاتۆتە ئێرە و لە کەرکوو دەدنشێ ئەوە هەندێ جار بۆتە پرچارێکی تەقلیدی زۆر باش بینەکەم بەڵام خۆم لە ساڵی 46 لە گەڕێکی چوارباخ لەدایک بوو و دایک منە ماڵکەنی لەدایک بووە باوکم لە کەرکووک لەدایک بوو ئەوە چێشەکەی هەرەوەنا خەڵک پێم دەڵێن ڕۆزگار کۆی بەر لە مردن حەز دەکەی چێ ببینی وەڵاهی چێ ببینم خۆزگە کە ئەمردم پێش مردنەکەم ئاڵایشی کوردستانیان هانی ماچ بکرد پرسیارانەتان لە شەینێ قەت بیرم لێ نەکردەوە چکە هەستەکەم گەنجم زارێک مایتم ژیانم مایە
الله خەونی زۆرم لە مەجای هوەری مەجالەکەی خۆم پێم وایە زۆر شت هەیە ئەتوانم بیکەم نەم کردووە بەتایبەت لە مەسەلەی دەرهێنان و کۆمەڵە خەڵکی کەشەیە لەوانەیە بواری لەو نەڕەخسابێت چکە من ڕۆژانە خەڵکی پەیوەندیمان پێوە دەکات زۆر جار خەڵکی گانج ئەوێ دەستی بگرین بینینە ناو وەسەتەکەی لەوانەیە ینی تا کوتەراوەندەی دەتوانم مندا هەبوو من بخۆم بەڕاستی دەستیانم گرتیە بەڵام نەشم توانی و ینی جار هەبوو دەستم بەڕویان وەناوە ینی نەمتوانیەوە هاوکاریان بکەم خۆزگە بتوانم لە داهاتوو ئاواتمەوەی ینی کۆمەڵێکیشی گەورە بکەم بۆی بتوان کۆمەڵێک ئەکتەر پێ بگەێنین مەسعی بۆ کۆمەڵێک ئەکتەر بکەینەوە بتوانم بە دیارکەن و کەسانێکە حەزیان هەیە خولیان هەیە جگە لەوەش وەکو مامۆستایەتی ینی ئاواتمەوەی کە بتوانم کۆمەڵێک جیدی لەو فێرخوازانێکە لە بەردەستە من پەروەردەیان کەم ڕۆژێک لە ڕۆژان لە مەجالەکە بیان بینم و لەەوە زۆر زۆر جێشانازمە و خەونی منیشە ئاواتی منیشە بکو مەسلەی ئایلیش دوو کوڕمەیە ئەگە خێزانێکم هیبای تەمەند درێژیان لەو دەخوازم وەرە لێرە پێیان دەرم زۆر خۆشم دەوێن چکە زۆر زۆر هاوکارم بووە بەتایبەت خێزانەکەم بەس زۆر دڵم بەم کوڕەکانم بەتایبەت گەورەکەیان هیوادارم ئەگەر گەورە بوو ئینسانێکی باشی لێ دەرچی بتوانانی هاوکاری خەڵک بکە هەمیشە ئاگاداری خۆی بی چکە زۆر لە دەستدانیانیان لە ئەگەر ما بم زۆر لەوەی دەترسێ میسان ئەن ڕۆژێک ڕۆژان لە دەستیان دەم بەڕاستی یان بە شکست بیان بینم یان بیان بینم کە ئازار دەچێژن تەسەوەر دەکەم تەحمل نەکەم هیوادارم بتوانم هەرچەندە پێم وایە خێزانەکەم لە وارێ زۆر لە من باشترە سپاسی دەکەم بتوانم بە شێوەیەک پەروەردەیان کەم ئینسانێکی سەلیمیان لێ دەرچی لۆی بتوانم هەم سوودیان لۆ خۆیان هەوی هەم لۆ کەسوکاریان و لۆ دەوروبەریشە لە کۆتاییدا چیت ماوە بیڵێ ئەوەی لێ دڵمایڵێم بۆ هەموو کوردێکی بە شەرەف ئەگەر ئەرز و ئاو و خاک و جوغرافیە و ئاڵاو نەبێ تۆش هیچ نیت لەبەرەوە دڵسۆزە بەرەم بە خاک و ئەرز و ئاو چیت هەیە بۆ کەناڵی دیمان کەناڵەکەتان کەناڵێکی جوانە بەرنامەکەشتان بەرنمەیەکی جوانە بەڵام لە من چاکتر هەیە لە من مهمتر هەیە کێشەکەمان ئەوەیە ئەم کەناڵانە محەلین زۆربەی خەڵک سەتەلایتی محەلی نییە ناگاتە هەموو خەڵکێک ناگاتە ئەوروپا ناگاتە شوێنەکان من بەس گرێکم هەر ئەو بێ ڕەنگە بەڵام ئێوە خۆش من هەموو ڕێگایەک ئەگەر 50 کیلومتر دوور بێ بە ئەوڵ هەنگاوە دەست پێکە ئینشەڵای وەژەگەنەوە هەنگاوە پێم خۆش بوو کە لەو بەرنامەیە بەشدار بووم هەرچەندە من تەمەن ینی زەمانێکی زۆرە چاو پێکەوتن ڕەت دەکەمەوە بەڕاستی لەوانەیە گە دوور و نزیک سێری چاو پێکەوتنەکانی ممکن لە زۆربەی کەناڵەکان ڕەتی دەکەمەوە چکە پێم وایە زیاتر ئیشی بەڵام ئەو بەرنامە بەلامەوە گرنگ بوو چکە کۆمەڵە هونەرمەندیکە تێدا بەشدار بوو بە خۆشحاڵیەوە حەزم کرد بەشدار بم بەڵام هەندێک بەرنامەی تەرفیهی هەیە نامەوێت ینی بەردەوام ڕەتم کردیتەوە چکە پێم وایە هونەرمەند ئەبێ خەریکی کاری هونەریەکەی خۆی بێ نەک زیاتر بۆی سەفسەتە بکە و قسە بکە بەڕاستی لە پرۆگرامەکە هەرێکەکیان بە دیدی خۆیان وەڵامی پرسیارەکانیان دایەوە تا دوو ئەزمونکاری تر با خودای گەورەتان دەست بێرین خوداتان لەگەڵ